هەر لەسەر پرسی خازخازووکی یاخود سوالکەری گفتوگۆ لەگەڵ بەڕێز ئەحمەد ڕەمەزان گوتە بێژی پۆلیسی زاخۆ دەکەین لە زاخۆ لەگەڵمان دەبێت. کاک ئەحمەد سڵاوت لێبێت، هەر لە دەستپێکدا دەپرسم ینی بۆچی ئەم دیاردەیە خازخازووکی یاخود سوالکەری لە زاخۆ زیادی کردووە، ینی هەرچەندە لە شارەکانی دیکەشەنە بەڵام لە زاخۆ بە شێوێکی بەرچاو ئەمە زیادی کردووە. هۆکارەکانی چین؟ هۆکارەکان جارێ ڕاستە باژێرە دیژە هەیە خازخازووکی، بەڵێ ما ئەڤە ماوەیەک بی ما هەوێت گرتنەوانە جارێ ڕاوەستان دەبین، بەلێ پشتی کومەدیتی ینی خەلکێک یە گازندێت کردن و gelek ji marawanî zêde bî li ser cadê taybetî li trafik layta geleket rawestin cihekî gelekê metirsîdar e rîdanên hatinoçûnê ku ev li ser cadê ala esas tiştat firoşidin li trafik layta belê merem xazxazûkiye bine egerê rîdanên hatinoçûnê ji ber wê êkê me dît ku fer mezanî ديف بلانا كارك خستي بري دو هفتيا ما بلانك ديناتي و باش بوليسين هوار هاتن ازا خوي هاتيا راس بارتن بفي مرمكو هر جهكي خاص خازوك اللي كوم بن جمارة كازيدا خاص خازوك هابت يانكو خلقك جابه بدت مال ناف بازار البردرگه هنجام اكو خاص خازوك هابت جبلي كو او هويت كو بريك خستي ام درد كفن ديف غازيا خلقيجه ام چنو امانا دست سرت كن. باشە کاک ئەحمەد، ینی لە ڕووی یاساییەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسانە دەکەن کە سوال دەکەن یاخود خازخازووکی دەکەن؟ ئەگەر ئەف کەسێت ئەم دەستە سەرتکن ئەوێت سوالێتکن ئەن خازخازووکیەتکن ئەگەر جیێوانە ji 18 ساڵیە ماستەر بتن ئەڤەل دیف یاسا سزان عێراقی بەندی 309 391 392 سەرەدەریت گەلوانات ئێتەکردنێ و حتا 6 هەیڤاژ حکمێ تێدا هەی دوگەل غەرامێ ئەما ئەگەر ژیێ ئەف کەسێن سوال کەر ئانکو ئەوێت خازخازووکیەتکن کێمتر بتش 18 ساڵیە ئەڤە یاسا چاودێریە سنێلا دیڤێ یاسای دادگەه سەرەدەریەت گەلوانات کردن و چتن مثلا وەلی ئەمرێت وانە ئانکو کاکی سەمیانێ وانە ئەو ژ هینگێ داوا لەسەروی ژڤەر بتل دیڤێ یاسایە. باشە کاک ئەحمەد، ینی هەموو جار کە بابەتەکە چڕ دەبێتەوە مەسەلەی سوالکەری لەسەر داواکاری خەڵک جارێکی دیکە پۆلیسی شارەکان ینی بەگشتی هەڵمەتێک پێک دێنن بۆی ئەم دیاردەیە بنبڕ بکەن یاخود ڕێی لێ بگرن، بەڵام ماوەیەکی کاتی و پاشان کە هەڵمەتەکە نامێنێت جارێکی دیکە ئەم سوالکەرانە دەگەڕێنەوە، ینی تاکەی ئەم هاتنەوەی سوالکەرانە و دووبارە بوونەوە ڕوودەدات، ینی هەوڵ نەدراوە بە تەواوی ئەمە بنبڕ بکرێت. جارێ نەبتنێ ئەمل دیڤدا خازە خەلکێ وان سوالکەرە دەستە سەرتکن ئان هەوێن گرتناوانە ڕێک دێخن ما ئەم وەکو پۆلیس ماوە بوو ماوە دەمێکو ژمارەوانە زێدەت بتت سەر شەقاما ناو بازارە بەردەرێن جامعە ئەم هەوەکێ دیف پلانێکارێک خستی ئەم دانن و ئەم دەستە بگرتناوانات کن ما نەبتنێ زێدەباری کو سوالکردن یاسا سزان عێراقیدا قەدەغەیە بەلێ ئەم وەکو پۆلیس ما هەزرا تشتێک دیژە کە هەی ئەم پچێکی کوێرتر دوی بابەتیدا چن ئەمل دیڤ بابەتێ هەندێ چنکو بازرگانی ئەبە مرۆڤی کاجات vê ئەف سوالکردنە کەفتە دبن بازرگانیکردنê mirovî yan ne. Çünkü eger yasaya bazirganîkirdinê mirovî êk ji bendên wê eger kesek yan gropekê kesa hindek kesa yanî bi teedayî wana mecbûr bikitin biçin sualê bikin wî pareyê wana bizıvrînin ve ev ne dê kevite dibin yasaya bazirganîkirdinê mirova û em meremameya serekî ji vê hewê ew e ku em tekîd bikin kaca kevit dibin yasaya bazirganîkirinê mirova belê ji ber hindê ji me pitiriyayê digirtîn ewin ew ê dijiyê wana 18 saliyê master
بله خوشحالی و الزاخو حتی نوکه بازرگانی مروفا برای سوال کردنی نینه و نبیه جو پیشتر. بەڵێ بەڕێز ئەحمەد ڕەمەزان گوتە بێژی پۆلیسی زاخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ تۆمان دوومان کردیت بەڕێز ئەحمەد.